مردن و هەموو وردەکاریەکانی مردنم چاوەڕێ کردووە. وا دێ کچم وەرە کاکەڕامی وەرە بایتر تەواوی کچەکەم بەردە. تەنانەت دواش کەوتم کچم. وەرە کچەکەت ببەوە. تەقە دەکەم بۆ نابەزی. باوکە بۆچی نابەزی؟ تەمۆز بکشێەوە دەبێ هەرەوەندا یەکسەر ئەچین نەخۆشخانە یەکسەر. سەرکەوتین خاڵۆ سەرکەوتین. ئازادمان لێ دەرهێنا. سەرکەوتین خاڵۆ. ساوی دوژمنەکانت بینی؟ باوکە پاڵەوان بووی. پاڵەوان بینی ئەنزەل؟ بێگومان کەمە یارمەتیمان لە گولەبەند وەرگرت. تۆ بینیت باوکە پاڵەوانەکەم چی کرد؟ ئەوە ڕامیز قەرایشکیە. خاڵۆی من بوەستە لێرە کەمێ بوەستە. ها؟ بوەستە ئەزەل بوەستە. سیرکە ئستانبول لێرەوە چەند جوان دیارە بوەستە. دوایی خاڵۆ بالی سانس پێ نەکەینەوە. 2 دقیقە بوەستە ئەزەل. لەگەڵ 50 کەس شەڕمان کرد. ئەزاران گولە بە پێشمان تێپەڕی. هەموو ئەو شارەمان هێنایە بەرامبەر خۆمان. لەم حاڵە زیندوو دەرچوین. بابزین ئیستانبول لەگەڵمان ئاشت بووتەوە. بێ چاکە بێ هەڵوێست. پێش ئەوەی پشتمان بە دیوارەوە بنین با تام لە کارەکانمان وەرگین. من شایەنم بووانیە. شایەن بووی خاڵۆ. ئازاد ئازاد ها ئەمە بگرە کچم. ئەمە هی تۆیە. تۆ بانجی ئەمبولانسکە و حەقت نەبێ. دوو دقە. ئەوەندەش ناخایێنێ. خوارزە من چاویلکەکەم نێناوە. ئەم هۆنراوەیەم بۆ دەخوێنیتەوە. والله کەسی وەکو تۆ نییە خاڵۆ. لە بەیانیەوە واست لەو کتێبە نەهێناوە. گول لە بەندەکە نەتبەستۆوانیە. گول لە بەند بۆ من نابێ خوارزە. دەتزانی لە سەرەتاوە دەتزانی خاڵۆ. چیت دەزانی خوارزە؟ کە کاتت هاتووە. چی؟ کەوایەوە هەموو ساڵە چیمان کردن؟
ها چیمان کردووە پێکەوە؟ چونکە چوینە بانقەکەی تۆ هەموو حسابەکانی خۆت تەسلیمی من کرد. کلیلی قاسەکە لەمە دووە دەکەوێتە نێوان لێوەکانی ئەزەلەوە. تەواو بۆڵەکانی خۆت دایە من لەبەرەوە چویناوێت هەرچێکت بەدەست نابوو داد بە من. هەرەوەندە لە ئوتێل لەگەڵ حامید لای من تێنایە سەر زمانی. ئەزەل تۆ خاتری من کرد تا من بەمکارە بە ناوبانگ ببم تا لەمە دوو هەموو ئەو کەسانی ئەو ناوە دەبیستن لێی بترسم. تەواو بوو. چوینە ماڵەکەی تۆ ئەم کلیلانت داوە من. ئەمانە چی؟ شوێنە ئەمینەکان ئەو کاتێ پێویستم پێیان دەبێت. هەروە ژنەکەیشتمت بینی؟ بینیم. خەمت نەبێ وەکو دایکم چام لێش دەوێ پەیمان. چیتر خوارزە؟ هەرەوەندە؟ دواشە دەمەت پێدام. دەمانچەکەی خۆت بۆ خاتری من ئەو هەموو ڕێگایەمان بڕی. ئەو ڕێگایانە وەسێتی تۆ بوون. من یەکەم جار کە تۆم بینی عومەر کاتێ تۆم هێنایە لای خۆم بۆ ئەوە نەبوو بۆ من بمری خوارزە. ئەی بۆچی منە بردە لای خۆت؟ تا هەوەکو تۆ کاتی ڕۆیشتن هاوڕێتیم بکەی. چاوەڕێ دەکەن عومەر. چاوەڕێی من دەکەن. ئەوانە کێن عومەر؟ کێن ئەوانەی چاوەڕێم دەکەن ها؟ ئەوانە خێزانەکەتن خاڵۆ، خێزانەکەتن. سەلما لەوەیە؟ لەوەیە خاڵۆ. ئێستا چاوەڕێی تۆ دەکا. هەموویان چاوەڕێم دەکەن یان نا؟ هەموویان چاوەڕێی تۆ دەکەن خاڵۆ. خۆ لە من تووڕەنی نا؟ ئەمار کوشتوەکان من یان کوڕەکان من؟ نانەخێر خاڵۆ. ئەوان کێن خوارزە؟ ئەوەندە کەسم کوشتووە، ئەو هەموو کەسم کوشتووە ها؟ ئەوانن؟ نەکا ئەوان من چاوەڕێم دەکەن خوارزە. ئەوان دژمنەکانی تۆنین خاڵۆ. ئەوان خۆشەویستانی تۆن. سیر کە سەلما، سیر کە مناڵەکانت، سیر کە هاوڕێکانت، دۆستەکانت. تۆ بۆ ئەوان جێدەڵم خاڵۆ. باشە سەلما، تۆ بۆ سەلما جێدەڵم خاڵۆ. باشە مناڵەکانم بیرتان دەکەم، بیرتان دەکەم. خاڵۆکەم بۆ خۆشەویستانی جێدەهێڵم خاڵۆ. خاڵۆکەم ماڵاوە شاری ناڕەسە کێ لە تۆی بردوۆتەوە تا من لێتی ببمەوە. شارەکە هەموویم شاردەوە. وا دێم مرۆڤ کاتێ دەژی سەربەستە. باش نزیک بوومەتەوە. وا دێم هەموو مرۆڤێک کەمێک مردووە. ئێمەش کەمێک مردووە. مردووەکانیش ڕۆژێک دەنێژرێن
ئەو مردوۆی لە ناخماندایە ئەوەی لە دەروونماندایە مرۆڤ کاتێ دەژی سەربەستە مرۆڤ کاتێ دەژی سەربەستە مرۆڤ کاتێ دەژی سەربەستە